okay in there, chick? Yeah, fine. Okay, so there is a little bit of mood. We absolutely recognise the length of time. سەر ڕای ڕێکارەکانی خۆپارێزی و ئەو پشکنینە وردانەی ئەنجامی دەدەین بۆ نەخۆشخانەی داغڵی نەخۆشخانەکەمان دەبن بوونەتە هۆکاری خاوبوونەوەی هەنگاوەکانی چارەسەرکردنی نەخۆشەکان بەڵام هاوکات بەهۆی ڕێکارەکانەوە دەتوانین توشبوانی نەخۆشی کۆرۆنا جیا بکەینەوە لەو کەسانی نەخۆشی تریان هەیە. We expect to see a larger number of coronavirus. کاتێک نەخۆشەکان دێنە نەخۆشخانەکەمان پێویستە بە چەند قۆناغێک پشکنینیان بۆ ئەنجام بدرێت تا بە تەواوی دڵنیا دەبین لەوەی تووشی کۆرۆنا بوون یاخود نا. دواتر ئەوانی توشبووی کۆرۆنان ڕەوانی بەشێکی تایبەت دەکرێن و ئەوانی کە تووشی کۆرۆناژ نەبوون ڕەوانی بەشێکی جیاواز دەکرێت. Do you think you'll be in for the day, or? They said it's only the day. So. Well, that's not too bad. At least then you'll get to go for a long weekend. Fingers crossed. Hopefully, that's what we hope, isn't it?